پەیامی میدیایی پەیامی نیشتیمانی بێ گرنگیدان بێ بە پرسە نەتەوایەتیەکان بە کللتور و دابوونەریت و بەو دۆزانەی کورد کە تا ئێستا بەداخەوە لەلایەن بێگانەکان یاخود لەلایەن کەسانێک کە دژە کوردن زیاتر دەستی بۆ براوە. هیوادارین دەنگی ئەمریکا بتوانێت ئەو وێنە واقعیە ڕوونە گرنگەی کورد بگەێنێت کە پێویستە بۆ خەمی نەتەوەکەوە لە هەمان کاتیشا گۆڕانکارێکی گەورە بکات. گرنگی بە کەناڵە کوردیەکەی بن زۆر گرنگە چونکە هەرێمی کوردستان و کورد بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان لە مۆقعێکە گرنگایە و کاریگەری گەورەی هەیە لەسەر ئەو گۆڕانکارانی کە لەم ناوچەیە ڕوئەوە هەمیشە ئەمریکەکانیش چاویان لەسەرەتی. هەرێمی کوردستان کێشی زۆرە لە ڕووی میدیاییەوە دەنگی ئەمریکا بێت چاوی لەسەر ژیانی خەڵک بێ لەسەر بژێوی خەڵک بێ لەسەر کێشە سیاسەکانی بێ و تەنها سەر ئەو کێشانی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە ئێمە وەکو هێنارتی چاومان لەوەیە کە بگەڕێنەوە سەر ئەو کاتی کە جۆرێک لە ڕێکەوتنمانە بوو بەشێک لە بەرنامەکانیمان پەخشە کرد بە خۆشحاڵیەوە گەر ئەوە گەنەوە و ئاستا ئێمە ئامادەین کە بامان شێوەی ڕابردوو بەشێکی بەرنامەکانیان پەخش بکەین. ئەم کەناڵە کە تازە جارێکی ترەکرێتەوە کە جێگایەک بێت بۆی کە بتوانێت ئەو پرسانی کە پەراوێز دەخرێت گرنگی پێ بدە و ئەو پرسانە و خەباتەی کە لێرە ژنانە ئەیکات ڕۆژانە بتوانن ئەکسی بکەنەوە نەک هەر ئەوەی کە ببن بە بەشێک لەو میدیانەی تر کە جاری وهەیە لە دژی پرسەکانی ژنان و پرسە مەدەنیەکان کارەکە. ئەوەی کە من بیستمە لە برادرانی بۆردی دەنگی ئەمریکای ئەو کاتا وتیان VOA بریتیە لەوەی کە ئیعلامێکە سیاسەتی ئەمریکا بە دەرەوەی ئەمریکا دەگەێنێ. بەڵام هیوادارم پێچەوانەکەشی هەبێ یعنی خەڵکی دەرەوەی بڵین ئەمریکا دەنجی بگاتە حکوومەتی ئەمریکا. خۆتەزانی لە بەرنمەکانە شێوازی چیرۆکی گێڕانەوە باشترین کاریگەرترین شێوازە بۆی گوێنەر گوێگر هەتا کۆتایی گوێ لە هەواڵەکان بگری هەتا کۆتایی گوێ لە بەرنمەکان بگریت شێوازێکە لە شێوازەکانی میدیا کە سەرنجی خوێنەر و بینەر و گوێگر ڕاکێشێ ئەم ستایلەی کە پێشتر هەبوو ئەگەر گۆڕانکاری تێدا بکرێت و زیاتر پێشەپێدن زۆر باشە و مێدەوارم وەکو چۆن هەمیشە دەنگی ئەمریکا لە ڕابردوو داهێنەر بوو لە بواری میدیا و مێدەوارم ئەم جارش بە گوڕوتینێکی تریەوە داهێنەرانتر کاری میدیایی بکەن.